هۆشداریەکی توندی واشنتۆن گروپە چەکدارەکانی عێراق بێدەنگ دەکات. نهێنی پەیوەندیە تەلەفۆنیەکەی سوودانی وەزیری بەرگری ئەمریکا ئاشکرا بوو لەگەڵ چڕکردنەوەی هێرشەکانی سوپای ئەمریکا بۆ سەر حوسیەکانی یەمەن. محەممەد شیع سوودانی لە ئەمریکاوە پەیوەندیەکی تەلەفۆنی لە وەزارەتی بەرگری ئەمریکا پێگەیشت. لە پەیوەندیە تەلەفۆنیەکە وەزیری بەرگری ئەمریکا هۆشداری بە سوودانی داوە ڕایگەیاندووە گەر بەهۆی هێرشی ئەمریکا بۆ سەر حوسیەکان گروپە چەکدارەکان هەر کاردانەوەیەک بنوێنن بێ قەید و شەرت ئەمریکا لە ناوخۆی عێراق بە ئامانجیان دەگرێت. هیچ لێبوردنێک لە دۆخێکی لەو شێوەیە بۆ ئەو گروپانە نییە. وتوشیەتی نامانەوێت سیناریۆی کاتی شەڕی سەر حەماس و حیزبوڵڵا دووبارە ببێتەوە کە ئەو کات گروپە میلیشیاکان هێرشیان بۆ سەر ئامانجەکانی ئیسرائیل و ئەمریکا ئەنجامدا. وەزیری بەرگری ئەمریکا داوای لە سوودانی کردووە ئەلا بکەن لە چەککردن و هەڵوەشانەوەی گروپە میلیشیاکان. وتوشیەتی سەرۆک ترامپ چاوی لەسەر ئەو دۆسیەیە. سوودانیش لە بەرامبەردا وتویەتی ئێمە خەریکی ئەو کارین و لەسەر خەتی. ترامپ لەگەڵ هاتنەوەی بۆ کۆشکی سپی سیاسەتی زۆرترین فشاری دژی ئێران پیادە دەکات. بەشێک لە پرۆسەکەش بڕینی دەستی تارانە لە بەغدا ئەمەشی نەشاردۆتەوە. لەو چوارچێوێش ڕەتی کردوتەوە مۆڵەتی کرینی وزەی ئێرانی بۆ عێراق تازە بکاتەوە. بەشێک لە چاودێرانیش پێیان وایە دوای یەمەن سەرەی عێراقا بە زۆرێک ئەمریکا گروپە میلیشیاکانی نزیک لە تاران لە عێراق کۆتایی پێدەهێنێت.